ڕاستی ئەو خەڵکانە واز لەو دیعانە بین، واز لەو شێوازە بیرکردنەوەوانە بینن و هەر مەرامێک بیتن لە مەرامەکانی خۆیان. ئەوەی دووەمینیان کە ئێمە بەڕاستی تۆزنەوەی تەرمیشە شەید ڕێباز و هێنانەوەی لە هەولێر و بەو ئاپۆرە جەماوەری و بەشداریکردنی خەڵکی باڵەکایەتی و بە هەموو چین و توێژە جیاوازیەکان انشاءالله ئەوەش پەیامێک بیتن لە حکومەتی هەرێمی کوردستان کە لە زووترین کاتدا دڵی خەڵکی باڵەکایەتی بە دۆزینەوەی تەرمیشەی ڕێباز کەمێک لە ئارامی پێوەیە و انشاءالله بە لە سێدارەدان و جوڵاندنی کەیسی شەید ڕێباز و جێبەجێکردنی ئەو وعدە و بەڵێنانەی کە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەموو داموزەزیاک پەیوەندیدارەکان بە کەیسی شەید ڕێباز بتوانن لەو وعدە و پەیمانەی کە لەو کاتێک دراوە پەیمانەکەی خۆیان لەگەڵ خەڵکی باڵەکایەتی جێبەجێ بکەن. دیارە ئەوەی کە جێگای دڵخۆشیە تا ئێستاکەەوە ئەو ڕۆکەش بەڕێز نەوزاد هادی پارێزگاری هەولێر لەگەڵماندا بوو لە خەستەخانە، ئەویش تاکیدی کردەوە لە خەڵکی باڵەکایەتی کە بە دڵنیاییەوە حەقی شەید ڕێباز و ئەو غەدرێک کە لە خەڵکی باڵەکایەتی کرا ناخۆتێت و ئێمەش دڵ پاچی خۆمان بەرامبەر بە حکومەتی هەرێمی کوردستان دەربڕێکە ئینشاءالله ئەو کەیسە حەق خۆی دەگریتوە بیتە دەرسێکیش لە هەموو ئەو خەڵکانەی لە کوردستان کە دەستە بە نەخوێنی خەڵک بە نەحەقی.